لە ڕێگەی بەڕێز کاخوا تاڵەوانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بڕی 4 ملیار دینار بۆ چاکردنەوەی وێستگەی پەمپی کۆتەڵ کە تایبەتە بە پرۆژەی ئاوی دوکانی یەک کە ئەم وێستگەیە ناڵێنێ بەدەست کۆنی پەمپەکان و شکاوی و کەمکردنەوەی ئاوی هاتوو بۆ شاری سلێمانی. لێرە ئێستا پارەکە تەرخان کراوە، نردومانە بۆ پارێزگای سلێمانی بۆ چکە سەلاحەتی تەندەر لەوەیە تەندەر بکرێت، بەڵام ئەم تەندەرە تایبەتە لەبەرەوە تەنها ئەو کۆمپانیایی کە ئەو جۆرە پەمپە دروستەکە ناکرێ بگۆڕدرێت. داوامان کردووە بەو سیستمە جەنابی پارێزگاریشمان تێگەیانوە کە بەو ئاقارە بڕات بە هیواین لە ئایندەیەکی نزیکە گرێبەستەکە تەواو بکرێت تا بکەوێتە باری جێبەجێکردنەوە، پارەکەی ئامادەیە. توانای پرۆژەی ئاوی دوکانی یەک 3600 مەترە لە کاتژمێرێکە. ئێستا بەو وەزعەوە کە چۆنەڵی دەستمان لەسەر دڵمان ئەگەر زوو بە هانایە و نەهاتینە ئەو وێستگەیە بە تایبەتی کەمتر ئەبەوە. ئێستا حالیان حدودی 2000 بۆ 2200 مەتر کاتژێر واتە تقریبا 2 لە سەرسەی تاقە ئیشەکە. ئەو کاتە 1000 بۆ 1200 مەتر سێجا لە سەعاتێکە ئاو زیابێتەوە سلێمانی ئەگەر تەواو بێت.